لە کاتێکدا ماوەی 7 ساڵە فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ناوی جیاجیاوە ماف و شایستە داراییەکانیان لەلایەن حکوومەتەوە دەبڕدرێت و پاشەکەوت دەکرێت و حکوومەتیش هیچ نیازێکی نییە بۆ گەڕانەوەی ئەو پارانە، بەڵام داوا لە هاوڵاتیان دەکات قەرزەکانیان بدەنەوە. مامۆستایەکیش دەڵێت حکوومەت بە هەموو شێوەیەک دەیەوێت خەڵکەکەی بچەوسێنێتەوە و لە کاتێکدا خۆی چەندین ملیار دینار قەرزاری فەرمانبەرانیەتی، بەڵام چاوی لە دەستی ئەوانە بۆ گەڕانەوەی قەرزەکانیان. بەڵێ ئەمە ڕێک وەکو فشارێکی بین لەسەر خەڵک ئەبێ خەڵکینە ئێوە قەرزاری ئەمن نەک ئێمە قەرزاری ئەوە بین کەچی ئەو هەموو سوزانم 12 موچەی پاشەکەوت و چەند موچە هەر بڕاوە هەر نەدراوە لە بین چووە ئەمە حکوومەت دەیەوێ فشارێک بکات لەسەر خەڵکی بەداغەوە ئەمە هەمووی لێ خوێندرێتەوە ینی نمونەی بێوێنەیە لە دنیاکە حکوومەتی خەریکی فێڵ بێ لەگەڵ هاوڵاتیان ینی فێڵی وازح بکات لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیان ڕۆژێک بە پیوەری ئاو بیان ترسێنێ ڕۆژێک بە پارەی کارەبای بیان برسێنێ ڕۆژێک سوزانم بە ڕێگەوبان و ئەوانە بیان ترسێنێ کە بیچیشی دیار نییە ینی بەڕاستی ئەمە شتێکی ڕاست ڕەنگە تا ئێستا بۆیان چوو بێتە سەر و تا ڕادەیەک چوو بێتە سەر، بەڵام ئەمە ئەم فێڵکردنی وازح لەگەڵ هاوڵاتیانە بەڕاستی ناچێتە سەر. بینیمان لە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانیە کە بین هەنێک گۆڕانکاری ڕەنگە خەڵکیش ڕاستە و خۆدەچیتیانە بێ، بەڵام ئەم شتانە ئەم جۆرە فێڵکردنە لە هاوڵاتی ڕەنگە ماوەیەکی کاتی بێت و نەچێتە سەر ئێستا بەدواوە. هاوڵاتیانیش سەرباری ئەوەی لە ئاستی خزمەتگوزاریەکان ڕازی نین، بەتایبەت کارەبا کە دۆخێکی ناهەمواری لەم وەرزی گەرمایەدا بۆ گەرمیانیەکان دروست کردووە. دەڵێن حکوومەت بە لێبڕین و پاشەکەوت و پێنەدانی موچە و شایستە داراییەکان دۆخی بازاڕ و کار و کاسپی سەخت کردووە و هاوڵاتیانی تووشی قەرزاریەکی زۆر کردووە. وەڵا بنسبەت کارەبا و ئەو شتانەی کە خەڵکی قەرزارە دەربارەی حکوومەت ئەوەی ڕاستی بێ، ینی حکوومەت قەرزارە دەربارەی بەنسبەت خەڵکەوە، چونکە خەڵکی ئەوەی لە توانایە بێتە بۆ حکوومەتە کردوێتی، بەڵام حکوومەتەکە هیچی نەکردەوە بۆ خەڵکەکە لە ڕووی لە هەموو بوارەکانەوە خەڵک مەقدورە بەرامبەر بە خەڵکەکە. ئەوە تا بازارە بینی بازارەکە زۆر کەساسە، زۆر زەبوونە ئەم بازارە، هەر کێ بینی بازار نییە، وەزعوای لاتە زۆر خراپە. لەو لای شۆ حکوومەت داوای پارەی کرێی کارەباکە، داوای کرێ ئاوەکە، داوای کرێی دایرەی باج و دەرامەت ئەو کاتە ئازانی چۆن ئەو خەڵکە چەند زەبوونە بە دەستی ئەم حکوومەتەوە. من کەسم نبینێ لە حکوومەت ڕازی بێ، ئەوەی کە ڕازی بێ لە حکوومەتە ئەوانە سەدار و دەسەکەی خۆیەتی، ئەگینا خەڵک زۆر ناڕازیە لەم حکوومەتە. ئەو حکوومەت چی کردە بۆم خەڵکە تا ڕازی بلی؟ گەرمایەکی زۆر خۆ دەزانین ڕووی لە ناوچەی هەرێمی کوردستان کرد، بەڵام بە تایبەتی ناوچەی گەرمیان ئەمساڵ زۆر گەرمەوە. بۆ نمونە بۆ کارەبا داوای پارەی کارەباکەن لە کارەبای پێویست بدەن، داوای پارە بکەن و هاوڵاتی پارەکە بدات دەدەن لە قابێژەکە کە کارەباکە دەبڕن تۆ کارەبا دەن داوا چۆن توانی داوای پارەی کارەباکە خود داوای پارەی ئاو بکەیت. بۆ نمونە من فەرمان برم دەوامەکەم، من خۆم داوامەکەم پارەی حەقی پێویستی خۆمشیم پێ نادات لە باتیۆ پارەکەی بڕێتە داوای پارەی ئاو کارەباکە ئەو ئەم چەند ساڵە 2004 تاکو 2021 تۆ پاشەکەوت دەکرد لە پارەی پاشەکەوت پارەی ئاو کارەباکەم لێ بڕۆمە قوڵمە یاخود ئەوە تا تۆ پاشەکەوتەکەم بگەڕێن تامش پارەی ئاو کارەباکە پێ بدەم. کابینەی نۆی حکوومەتی هەرێم زیاتر لە 3 تریلیۆن دینار بە تەنیا قەرزاری موچەخۆرانێتی و تا ئێستاش باسی لە گەڕانەوە و پێدانەوەی ئەو قەرزە و قەرزی کابینەکانی پێش خۆی نەکردووە، بەڵام چاوی لە گەڕانەوەی نزیکەی تریلیۆنێک دیناری قەرزی کارەبایە لای هاوڵاتیان، لە کاتێکدا چەندین کۆمپانیای بەرپرسان و کەسانی دەسڕۆیشت و بە ملیاران دینار قەرزاری حکوومەتن و حکوومەتیش خۆی لە داواکردنی گەڕانەوەی پاراستووە. هاوەرد محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.